بناو خدای بخشنده مهریبان حمد و پسندان جو خدا ربه صلات و سلام لسر مزن ما سروک و ریزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباع وی توان به حتی رجا قیامته تماشاوان هجا د برنامه چاندا کردی ام دیسا لپیش بریوانه برنامه خوا ایرو جو کردستان باشور یا عراق ام پیشکش ودکن نها ام لپایتخت کردستان لباجار هولیرن لباجار هولیر کتابخانه هری مزن هبو هری گوره هبو ما پرسکر بوی ام برنامه پیشکش بکن خودی پرتوخانه ماموستا حجی مخلص یونس مصطفى تکلیف ما قبول کرد دریه خوا یه پرتوخانه خوا جمره وکر نها ام میوان وینه ام جی پرتوخانه وی برنامه خوا یا چند کردی پیشکش دکن پرتوخانه که حجی مخلص بناوی پرتوخانه تفسیر یعنی کتابخانه تفسیر لهمو عراقی نل هولر نل کردستان تن لهریما کردستان لهمو عراقی کتابخانه هری مزنتره جهلا فروتنه جهلا چاپ کرنه جهلا بلاف کرنه ده عراقی ده دولت عراقی ده پرتوخانه یکمه yani jemester le Irak'ı kitapxane difrotun û çapkirin û belavkirinê de tune ya birastî em jî lê geriyan kelîkek dê keke kameraman jî wê şanî we bide me pirtûxana wî dî em cezb bûn birastî ez bawerim temaşavanê me yê hêja hûn ê jî piştî got hûn bibînin hûn ê jî cezb bibin. که حجی مخلص دریه خوش مرا کر خدا جه رازی به که حجی مخلص روشنبیره اساس خودیه مکتبه تفسیره بیرمنده یعنی متفکر جهلکویی متفکرتی جهیه انشالله روبرود هف بیوینا خدا جه همو وان هلوی امی جه پرس بکن و برسوه بده امی جه استفاده بکن اون حز کن از درج نکم از بزیورم سر که حجی مالوا آوابه و دریه خوش مرا وکر خدا جو راضی به یا خو بخیر بین سر خدا جو راضی به خیر خدا الوبه خدا جو راضی به که حجی براستی گلک بالامک شاند انشالله از و بالکشی پرس بکم جوا لی بریا ام درباسی نواروکا هف پیوینا خو ببن از دخوازم bu Kürtî hûn karin xwe bidin danasîn yani danasîna xwe perwerdehiya xwe zarotiya xwe perwerdehiya xwe zankoye ez dixwazim bi Kurtahî jiyana xwe hûn pêşkêşî temaşavanê me bikin fermû زارێ پێشەکی زۆر بەخێر هاتندان جو razî be ئەوە جێ شانازیە لۆ من کە ئەوڕۆ ئەنگۆ میێوانی منن و ئێوەش قدری خۆ بزانن ئێستا ئێوە لە حەوشی مزگەوتی یەک لە گەورەترین پاڵەوانەکانی شەڕەکانی سەلیبی کە زاوای سلاحەدینی ئەیوبیە موسەفەرەدین کۆکەبری لە حەوشی مزگەوتیوی ئەمە ئێستا دانیشتینە مەکتەبەکەیمە لە حەوشی مزگەوتیویدایە ئەوە گەورەترین شانازی و مەفخەرەتە بۆ من کە لە حەوشی ئەو پیاوە مەزنە استقبالی ئێوە بکەم. مامۆستا ببووە من شتەغالیە و هەوقوت کرد تەماشەوانên هێژا و فێم کرد کە حەجی دبێژە دبێ ینی هاتناوە من کێفخۆش کرد بەس دبێ هون بزان بن نوها هون li cîkî gelekî dîrokî hûn rûniştîne ev der yani ev pirtûkxane kitapxana kek hecî bi navê tefsîr li hewşa mizgefta Salahaddin Eyyubiye. Sultan Muzaffereddin. Zavay Salahaddin Eyyubiye. Yani
هلكوي آيني جي هي أف مكان ئاینی مێژویی تاریخی مەفخەرەتە یعنی لۆمە چونکە ئەوە گەورەترین حاکم و سوڵتانی ئەو ناوچەیە بووە ناوچەی هەولێر هەر لە هەولێر هەتا حەمەدان حکمی کردیە یعنی وڵاتە شارە زۆر هەموو لەژێر حکمیوی بووە لێرەوەش هەتا تورکیا لەژێر حکمی زاوایەکەی وی بووە بۆیە خۆشترین وەخت خۆشترین زەمان خۆشترین عەسر کە هەولێر پێداچووبی ئەو منتیقەیە زمانی حکمی سوڵتان مزەفەرەددین کۆکەبریا ئەویش یەکەم جار لە مێژووی ئیسلامدا مەولودی نەبەوی دانا مەولودی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەو دای مەزراند لە هەموو عالەمی ئیسلامی بڵاو بووە ڕۆژانی ئەو ڕۆژی تەسادفی مەولودی دەکرد ئەو مانگ و ئەو هەیڤە لە هەموو عالەمی ئیسلامی هەموو بیرمەند و پیاوی گەورە و فەقیر و هەژار ڕوویان دەکردە هەولێر سێ هەیڤە لە هەولێر احتفالات و ئاهەنگ دەسوڕا بە مناسبەی مەولدی پێغەمبەرمان صلی الله تعالی عليه وسلم يعني نها استا ام میوانه بافبیر خونه اما میوانی وینا امنش لخدمتی ویما صاف زور سپاس دست خوش مامۆستا بله مامۆستا ئەمن داناسینەوە ناوم مخلیس یونس مستەفایە خەڵکی شاری هەولێرم ویلادەتی بەدەیان باپیری من هەموو لە قەڵاتی هەولێر بووینە یعنی تاریخی ما ئەمە مێژووی خۆمان لێرە هەتا 400 ساڵ لە قەڵاتی ئەو هەولێرە دەزانین بۆیە یعنی ئەمە چاومان کردیتەوە شارەزای ئەو شارەینە شارەزای پێکهاتی کۆمەڵایەتی ئەو شارەینە ئەو شارە شاری خۆشەویستی بووە شاری برایەتی بووە هەر وەختەچی لەو شارە کورد تورکمان عەرەب مەسیحی وەکو برا ژیاینە یەکتریان خۆشویستە احترامی یەکتریان گرتیە شاری برایەتی و مەحەبەت بووە بۆیە ئەمە یەک لە واجباتیمە لە ئەرکیمە دائیمەن لێرە لە تەفسیریش دەمانەوێت ئەو خۆشەویستیە ئەو برایەتیە لە ناو کۆمەلگای هەولێر بژێنینەوە هەردەم بمینێتن هەندە زروف و هەندە وەخت هاتیتە سەر ئەو شارە ئەو برایەتیە تۆزێک ئالۆز بووە تەماوی بووە بەڵام ئینشاء ئەڵڵا بە هەوڵدان و بە تەقەلای ئینسانی باش و ئینسانی پاک دیسان ئەو برایەتیە ئەو خۆشەویستیە دەگەڕێتەوە بە حەول و قووەتی خوای جلوێن و یعنی ئەف گێنجان بەلێ بەردەوام دکن وێ براتیەکە بەلێ بەلێ جلوێن و یعنی بەلێ جلوین و تەبیعی خۆی ئەمن پێشەچی حەز دەکەم باسی ئەوە بکەم کە ئەمن لەم شارەت چاوم کردیتەوە ئەو برایەتیم دیتیە بەڵام هەندە زروفی سیاسی زروفی تاریخی هاتیتە سەر ئەو شارە ناخۆشی کەتیتە بەینی خەڵک ئەو پێک هاتە کۆمەڵایەتیە تۆزە گلاواز بووە بەڵام ئەمە یەک لە ئیشەکانی نووسینگەی تەفسیر مەکتەبی تەفسیر یەک لە واجباتی ئەوەیە ئەو برایەتیە بگەڕێنتەوە تەبیعی من لە هەولێر لە ناوچەکی لە شوێنێکی دەژیام کە کەسابەتی باوکم لەوێ بوو پیاوی ڕۆشنبیر و بیرمەند و سیاسی و هەموو تشتە گۆڕانکاریەکی ڕۆشنبیری کە لەو شارە ڕووی دەدا ئەلەو شوێنە ئەلەو منتیقەی مەبوو لۆیە من چاوم کردەوە لەسەر کتاب خوێندن چاوم کردەوە لەسەر شارەزابوون لە ئەوزاعی سیاسی و ئیجتیماعی و کۆمەڵایەتی ئەو شارە و ئەو پیاوە مەزن و گەورانە کە لە بواری ئەدەب و لە بواری سیاسەت و لە بواری کۆمەڵایەتی دەوریان هەبوو من ئەوانم دەدیت و هەستم لە قسەکانی ڕادەگرت بۆیە خۆشەویستی خوێندنەوە کتاب هەر لە منداڵیەوە لە من پەیدا بوو دائیمەن تەمەنام دەکرد من خوێندنی خۆم خوێندنی سەرەتایی و خوێندنی ناوەندی لە هەولێر تەواوم کرد دوایی لە بەغدا لە ئامادەیەکی ئەوەی کشت و کاڵی
بەیتەری تەواوم کرد ساڵی 1972 دوایوی هەندە وەزعی سیاسی هاتە ئارا من نەمتوانی لە وەزیفەی دەوڵەت بەردەوام بم لە وەزیفەی دەوڵەت ترازام لە سیاست لە ڕۆشنبیری و لە ئەوە ئیشم کرد ساڵی 1964 ئینتمام کرد لە بۆ جەماعەتی ئیخوان المسلمین لە هەولێر ئەو کاتە من هەرزەکار بووم یعنی تەمەنم 18 ساڵ بوو 17 ساڵ بوو کە ئینتمام کرد تەبیعی ئەو مەدرسەیە فەزلی زۆر بوو لەسەر من کەوا من بچم بخوێنم زیاتر شارەزای ئیسلام بووم شارەزای تاریخی خۆمان بووم عینی وەختیش منی دروست کرد کەوا خەڵکیم خۆش بوێ دائیمەن قسەی خێر لە بۆ خەڵک بکەین دائیمە محاولە بکەین ئیسلاحی ئەو خۆمان بکەین و ئیسلاحی ماڵ و منداڵی خۆمان بکەین ئیسلاحی دەوروبەری خۆمان بکەین تەمەنام دەکرد دەمگۆ دەستگایەک مؤسسەی ڕۆشنبیریم هەبایە هەر لە منداڵی ئەلحەمدوللیلا کە ساڵی 95 بە کورتی لۆت باسکەم ساڵی 95 ئەمە تەکلیف کراین بە چاپکردن و بڵاوکردنەوەی تەفسیرێکی کوردی یا عالمێکی هەرە مەزنی ملەتیمە کە ناوی شێخ عوسمان عەبدولعەزیز بوو لە 15 جلد بە کوردی نووسی بووی گەورەترین تەفسیری کوردی بوو کاتی ئەمە چاپمان کرد و هەتا ئێستاش گەورەترین کتابە لە مەکتەبەی کوردی 15 مجەلد یەکەم کارم بوو ئەمن ئەوە بە منیان ڕاستپار گوتیان ئەو تەفسیرە ئەتوو چاپی بکە دانیشتین ئەو تەفسیرەمان لە 3 ساڵ لە ماوەی 3 ساڵ لە 15 مجەلد ئەو تەفسیرەمان تەبع کرد جەنابەوە تەبع کرد بەڵێ بەڵێ لجنەکماندانە بە سەرپەرشتی خۆم بوو ئەمە ئەلەو بەرەکەتی ئەو تەفسیرە فێرە ئینتشارات بووین فێرە مەکتەبە بووین فێرە کەلوپەلی مەطبعە فرۆشتن بووین هەنگاو بە هەنگاو ئەمە گەیشتینە ئەو مەرحەلەیە ئێستا ئەلحەمدوللیلا مەزنترین مەکتەبەینە لە هەموو عێراق عینی وەختیش نزیکەی 1000 و هەتا ئەوڕۆ 1300 کتێبمان بڵاو کردیتەوە بە کوردی و بە عەرەبی و هۆکاری بڵاوکردنەوەی کتابی کوردی ئەوە بوو ئەمە ساڵی 91 لەبەر زروفی سیاسی لەبەر غەدر و زوڵمی دەسەڵات لە بەغدا لەسەر ملەتی کورد لێرە زمانی عەرەبیان حەزب کرد یعنی زمانی عەرەبیان لە مەکتەبان نەهێشت گەنجەکانی خۆمان زەحێلەکانی خۆمان نەوەی نوێ زمانی ئەمە لە زمانی عەرەبی زۆر شارەزا و بەڵەد بووین بەڵام جیلەکانی پاشیمانەوەی پاشیمە عەرەبیان نەدەزانی ئەمن فکرم کرد گوتم ئەگەر ئاوا بڕوە ئەو گەنجانەی مە هیچ لە تاریخی خۆمان لە دینی ئیسلام هیچ تێناگەن هەستین مەزنترین و جوانترین و بەهاترین کتێبەکانی فکری ئیسلامی کردمانە کوردی گوتمان ئەگەر زمانیان لەدەستدا با فکری ئیسلامی لەدەست نەدەن یعنی شارەزای دینی خۆیان بن شارەزای مێژووی خۆیان بن شارەزای ئەخلاقی خۆیان بن ئەلحەمدوللیلا ئێستا ئەمە گەیشتینە ئەو ئاست و ئەو ڕادەیە داوا لەخوا دەکەین ئیستقامەتمان بداتێ بەردەوام بین هێشتا زۆر پرۆژە و مەشروعی زۆر گەورەمان بەدەستەوەیە پشت بەخوا ئینشاءالله هەمووی جێبەجێ دەکەین ئینشاءالله بۆیوان بڕاستیژی وە خەزیناک ئامادەکریە ئینشاءالله وێ تاالبێ وێ هەبن دوعای ساڵحان ئینشاءالله کەک حەجی باڵا من گشان بۆی چێ ناوێ کتابخاناوە کتابخانە تەفسیرە ئەو باڵا من گشان آخر من تازە لە بۆ جەنابەت باسم کرد یەکەم شولیمە ئەوە بوو تەفسیرێکی کوردیمان تەبع کرد ناوی پرۆژەی تەفسیر بوو دوایی کە کرد بووە مەکتەبە ناومان بە بەرەکەتی ئەو تەفسیرە ناومان لێناک مەکتەبەت تەفسیر کتێبخانەی تەفسیر بە بەرەکەتی تەبعی ئەو کتابە یا شێخ عوسمان عەبدولعەزیز خۆدا ڕەحمە خۆ لێ بکەی ئینشاءالله پاراویژی دوێ خەبات دەدەین ئینشاءالله هەیە وەڵا کەک حەجی ماشەڵڵا
gelek dewlemend e pirtûkxana we. فەزلی خوایە ئەوەل و ئەخیر. Yani di pirtûkxanê de lûxetê Erebî heye, Soranî ye. سۆرانی بادینی Çend lûxet yani pirtûk وەڵا هەموو- تر خۆی ئەمە کتابی هەموو بواری ڕۆشنبیری هەموو بواری معریفەت لە لایمە هەیە. belê. کتێبی علمی تطبیقی پێ دەڵێن، کتێبی علومی ئینسانی پێ دەڵێن. علومی ئینسانی وەکو علمی نەفس و علمی ئیجتماع و زمان و ئەدەب و هەموو ئەو بوارانە ئەوە علومی ئینسانیە. علومی تطبیقی طبە، Belê. هەندەسەیە، کیمیایە، فیزیایە، ئەوانە علومی تطبیقیە. ئەمە لە هەموو بوارێکی لە هەموو مستەوای ڕۆشنبیری ثەقافەت کتێبمان هەیە لە هەموو بوارێکی. تر وەخت هەبووە زۆر تەڵەب لەسەر ئەو کتابانە بووە لەبەروەی دەوڵەت دەوڵەمەند بووە، بودجە لە بەغدایەوە دەهات لە بۆ کوردستان. ئێستا نزیکەی 7 ساڵە بودجە لە بەغداوە لە بۆ کوردستان نایە. ئەمە ڕێژەی مستەوای فرۆشتنمان نزیکەی 16 تا 165 هاتیتە خوارێ، چونکە دوای بودجە یعنی میزانیەی دەوڵەت چەند یونیڤەرسیتی و جامعات و کولیات و دەوائری دەوڵەت دەهاتن لەمە کتێبیان دەکڕی. ئێستا نزیکەی لە ساڵی چاردەوە هەتا ئەوڕۆ کەس نایە بکڕیتن لەبەروەی بودجە نییە لە بۆ کتاب بکڕین. Kak hacî çapxana jî heye yani ya xusûsî bi pirtûkxanê vekirê dayî ya hûn bi para çap dikin. بەێ بەێ وەڵی خۆی ئەمە لە تواناماندا هەبوو چاپخانە دامەزرێنین. زۆر زیاد عەرزی سەرمەیان کرد، گوتیان ئەمە یارمەتیوە دەدەین، شەریک دەبین لەگەروە ئەگەر چاپخانەی گەورە دامەزرێنن. ئەمە فکری ئەوەمان کرد ئەوەل جاری شەراکەت لەگەر کەس نەکەین. دووەمین چاپخانە ئەرکە، یعنی واجبەکی زۆر گەورەیە. ئەمە لێرە شولیمە هەدەفیمە ئەوەیە ڕۆشنبیری بڵاوکەینەوە. ئەمە خاوەن نامەینە، خاوەن ڕیسالەچین. چاپخانە وەکو فابریکە وایە، مەشغوڵت دەکا، وات لێ دەکا شولە ئەسلیەکەی خۆت نەتانی جێبەجێ بکەین. بۆیە ئەمە کتێبەکانی خۆمان، بڵاوکراوەکانی خۆمان لە تورکیا، لە لبنان، لە تەهران چاپ دەکەین لە چاکترین چاپخانەکان. بۆیە کوالیتی کتابەکانمان ئەلحەمدوللا لە فەوارەکانی نێودەوڵەتی ناوی دایتەوە. خدا موفقکە ئینشاءڵڵا کەک حەجی. مامۆستا di nava gelê Kurd û Kurdistanê de sewiya xwendinê çi ye? Yani xwendin cilweyê nû wekî yê qedîmî dixwîne ya kêm bûye, zêde bûye li gor tecrübeyê we û li gor ziyaretvana sewiya xwendinê çi ye? وەڵاهی تر ئەوە ئەو پرسیارەی جەنابەت یعنی برینمان دەکوڵێنتەوە. بەڵێ ئێمە تەوا ئەمە هۆی و سەبەبی دواکەوتنی ملەتان، خاصەتەن ملەتەکانی عەرەب و موسڵمان، گەورەترین هۆکاریان ئەوەیە کە ڕێژەی خوێندن لە ناویان کێمە، ڕێژەی خوێندن کەمە. ئەگەر بێت و بەراورد بکەی لەگەڵ ڕێژەی خوێندن مەسەلەن لە ئەمریکا، لە ئەوروپا، وەلەو ئێستا لە عالەم ڕێژەی خوێندن تۆزە کەم بوویتەوە، بەڵام لە لایمە زۆر زۆر کەم بوویتەوە. هۆکارەکانیشی ئەوەیە ئەو گرفت و مەشاکیلە سیاسیانە کە ڕوویدایە لە وڵاتیمە لە بواری ئابووری و دارایی و ئەو کارە ساتانەی و ئەو شەڕ و شۆڕی کە لەو ناوچەیە ڕوویدایە وای کردیە ڕێژەی دارایی یعنی مالی ئەو ملەتە کەم بیتەوە، ملەت مەشغوڵی ڕووداوی سیاسی و ئەوانە بیتن. لە عینی کاتیشدا بوونی ئەنتەرنێت و ئەو مەواقعی تەواسولی ئیجتماعی پێدەرێن وەکو یوتیوب و توێتەر و ئەوانە
يعني خەڵک مەشغولی ئەو تشتەیە زیاتر لەوەی کتێب بخوێنیتن. تەبیعی ئەوەش دیاردەچی زۆر خراپە، چونکە ئەو ئەنتەرنێتە ئەو هۆکارە نوێیانە کە دەرچووە لە بۆ ڕۆشنبیری ئەوە معلوماتت دەداتێ، بەس کتێب علمت دەداتێ. ئەوەی لە کتێبدا تۆ وەریدەگری لەو ئەنتەرنێتە ناتوانێ تەحسیلی بکەی. کتێب کە تو لە دەستت دەگری چار هەستیار لەو هەستیارانەی خوا لە ئینسان دروستی کردیە، وەکو سەمع و بەسەر و شەم و لەمس و ئەوانەیە یعنی دیتن، بۆنکردن، بیستن، دوایی هەستکردن بە لەمس. کتاب تەنیا تامکردنی لەگەردانیە. هەر چار هەستیار کاتی تو کتابی لە دەست دەگری باشدار دەبی لە مێشکت چار هەستیار، یعنی چار وەسیلەی لە وەسائلی دەماغ. بەڵام ئەنتەرنێت وان نییە. تۆ مۆبایل لە دەست دەگری، تەنیا ئەوە مۆبایلەکەت لە دەستە لەمسە بە چاویش تەماشا دەکەی. کتاب دەتوانی ئەتوو پاڵکەوی لەسەر ئەولات لەسەر زگ لە بن لێفی لەکوێ دەتوانی بخینی. مۆبایل یان لاپتۆپ هەر ئەو جیهازانە ئەتوو دەتوانی لە پاڵکەوتندا بخینی، لەسەر تەنیش بخینی. بۆیە کتاب خوای تەبارەکە و تەعالا لە قورئاندا کتابی مەزن ڕاگرتیە. کتاب دەوری خۆی هەر دەبینی. ئێستا تۆزێک دەوری کەم بوویتەوە، بەڵام لە داهاتوودا کتاب دیسان دەگەڕێتەوە، بەهای خۆی قیمەتی خۆی دەگەڕێنیتەوە، چونکە ئەو ئەسڵە. یعنی پیر نابە خوێندنە نەخێر کتاب بەێ هەندێک دەڵێن کتاب دەوری نەما خەلاص وانە ئەو عیلمەی لە کتاب وەریدەگری لە هیچ شتەشی دی ناتوانانی وەریگری. ڕاستیژی مامۆستا ینی خوێندنە ئینتەرنێت و یا کتاب وەکی وەژی دیار کرد مەژی عکسێوێ دکشینە یا کتابێ عکسێوێ دکشینە مەژی دەدمینە بەس یا ئینتەرنێت bi qiflandina mobaylê ew jî dişe ew zanîn winda dibe dişe. Yani şûna wê nagire bi rastî. Mamoste xwendin yani di herêmê de ya Kurdistan del gor tecrübê weş xwe ziyaret van jî dişine ew tên min bala xwe dayê tên lêrê dixwînin jî bêyv kirin jî. Di nav afretan de zêde ye bes di nav zilaman de zêde ye. واللهی ئەوەی جێی دڵخۆشیە ئێستا ئافرەتێکی زۆر گەنج و گەورە و پیر ڕوویان لە خیندن کردیە. هەندەزار دەبینی 20 زیاتر ئافرەت دێنە ئێرە، ئەوانەی لە دانیشگایەکان دەخینن، یعنی لە یونیڤەرسیتەکان دەخینن، دێن لێرە کۆ دەبنەوە کتابێک خیندیتیان بەراوردی ئەو کتابە دەکەن. یەکە کتابەکەی ڕەئی خۆی لە کتابەکە دەڵێ، ئەوانش پرسیاری لێ دەپرسن. ئەو دانیشتنە، ئەو ئالوگۆڕە، ئەو ڕاو بیر ئالوگۆڕکردنە یعنی شتەکی ئیجابیە لە تاریخی مە نەبووە. بەڵام ئێستا ئەلحەمدوللا ئافرەت زۆر ڕوویان لە خیندن کردیە، ئافرەتێکی زۆر دێنە ئێرە دەخوێنن. تەبیعی احتیادیە گەنجەکانیش دەخوێنن، بەڵام ئەوەی دڵخۆشیە یعنی ئەمن ملاحەز دەکەم ئافرەت زیاتر دەخینیتن زیاتر هەموو دەرێ وهای ئەلحەمدوللا، چونکە ئەوان دەبنە داک، ئەوان نەوەی نوێ ئەوان دروست دەکەن. ئەوان بخوێنن زۆر گرنگترە لەوەی کە پیاو بخوێنیتن، چونکە ئەوان پیاو دروست دەکەن. ڕەوشەمبیرێکی مسلمانژی دەڵێ ینی ئافرەت مەکتەبە، مەکتەبە منداڵانە پەروەردەهەیاوی باش بە جوان بە وێ زیرەک بە نە جوان بە نەبکێر خەڵقێ خۆ نەبکێر دینێ خۆ نەبکێر وڵاتی خۆ. ئەوە شاعیرێکی عەرەبی خۆمان عێراقی دەڵێ دایک مەکتەبە، دەڵێ ئەلئوم مەدرەسەتون
إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق دەڵێ ئەگەر تۆ ئافرەتێک دایکێک ئامادە بکەی ئەوە دایک قوتابخانەیە دایک مەدرسەیە ئەگەر دایکت ئامادە کرد دایکەکی ڕۆشنبیریت ئامادە کرد تۆ ملەتێکی پاک و خاوێن ملەتێکی سەرکەوتوو ئامادە دەکەیت بنگەهاوی ئامادەت کرد. بەڵێ بەڵێ بۆی وەڕێ پێخەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەڵێ ینی گەنجارە گونزەوجین قیزێ دیندار بەڵێ 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 يعني حکمت ئەوێ ئەوە مامۆستا عراقی دا کتابخاناوە یا هەری مەسترینە یا گۆ کتێبە بەلاو دکە di herêma Kurdistanê de mamosta mustewayê xwendinê çi ye li gor dewletê din yanî Iraqê yanî xasê bi herêmê ve وەڵا خۆی ئەمە یەک لە کارەکانمان یەک لە ئامانجەکانمان ئەوەیە ئاستی خوێندن لە وڵاتی خۆمان ناو ملەتی کورد زیاد بی لە کوردستان ئاستی خوێندن زیاد بی هەروەکو باسم کرد لۆ جەنابەت کوردستان بەشەکە لە ئەو دەوڵەتە عەرەبیانە بەشەکە لە وڵاتی ئیسلامی ئەو ناوچەیە کە پێی دەڵێن بە درۆ پێی دەڵێن شەرق الئەوسەط یعنی لەبەر ئەوەی کورد ئیستەقراری نەدیتە نزیکەی ئەوە 100 ساڵ دەبیتن کێشەی کورد کێشەی قورس و گرانە زۆر ڕووداوی سەخت و ناخۆش هاتیتە سەر ئەو ملەتە بۆیە ئەو ملەتە کاری لەسەر کرایە بۆی ئەو ملەتە هەڵنەستیتن ئەو ملەتە ڕاست نەبیتەوە ئەو ملەتە ڕابوونەکینە ناو پەیدا نەبیتن یعنی خۆشی و حزور بەڵێ لە بەروەی کورد ئەوانەی دوژمنی ئیسلامن ئەوانە قانون و سنەن هەیە لە مێژوودا ئەوانە ئیکتشافیان کردیە لۆیان بە دیار کەوتیە کە ئەگەر بێت و کورد بخوێنی کورد ئیستقراری هەبوو کورد سربەخۆ بیتن کورد خاوەنی ئیرادەی خۆی بی ئەگەر بێت و ئیستقرار و تەمەنینیەت لە ناو کووردا دروست بیتن لابد سلاحەدینێک ناویان پەیدا دەبی کە سلاحەدینیش پەیدا بوونە ناویان شارستانیەت پەیدا دەبی شکۆداری پەیدا دەبی دەوڵەت پەیدا دەبی بۆیە نایەڵن ئەو کووردە سەری بەرزکاتەوە سەری بڵندکە ڕۆژێ تووشی مشکلەک و دووچاری گرفتەچی دەکەن مامۆستا ببۆرە ئاخافتنەوە خود دکە بەێ بەس خەڵک مهم وە بەحس کرد یعنی جەنابێەوە دەڵێ هەگەر کورد لە میراسا خۆ لە دیرۆکا خۆ خۆی دەرکەوێن خۆ مسلمانن و تاریخەوان دیرۆکەوانی قەدیمی دەژی خزمەتا ئیسلامەژی گرینگکردە هون دبێژین هەگەر لە میراسا خۆی قەدیمی خودی دەرکەون دیسا سەلاحەتینێک ناوەوان دەوێ دەری بەێ هون وێ دبێژین بەێ بەێ والله خۆی معلومە لۆ جەنابەت معلومە لە بۆ هەموو ئینسانە چی ئەگەر ئەو ئینسانە کافر بی مسلمان بی کورد بی عەرەب بی ئەوەی مێژووی ئەو ملەتە دەخوێنیتن مێژووی کورد بابێن لەو ڕۆژیوە کورد کە خۆی ناسیوە هەتا ئەوڕۆ ئەگەر بێت و مێژووی ئیسلام لە مێژووی کورد دەرینی کورد هیچی لۆ نامینێ شتێک دەست ئەمە زۆر زار خەڵک دێتە ئێرە هەندێک ئینسانی ڕۆشنبیر دەڵێن پێشی ئیسلام ناوی سێ شاعرم لۆ بینە ناوی سێ بیرمەندم لۆ بینە سێ زانا و عالمم لۆ بینە پێشی ئیسلام بەڵام دوای ئیسلام ڕاستە الحەمدلله جارێ ئەوەلەن ئەوەی کەلتور و تاریخی کورد تاریخەکی ئەدەبیە ئەدەب لەگەر عولەمای دین ئەدیب و عولەمای دین هەندە جار عالمی دین هەرخۆشی ئەدیبەکە بووە زۆربەی ئەدیبەکان و شاعیرانی ملەتی کورد مامۆستای مزگەوت بووینە پیاوی ڕۆشنبیری ئاینی بووینە یعنی ئەگەر ئەمە بەناو بژمێرین ئەوە مەحویە ئەوە نالیە ئەوە حاجی قادری کۆیە
ئەوە مەلای جززیریە ئەوە ئەحمەدی جززیریە ئەوە فقيه تيران فقيه أحمد تيرانة خانية يعني نورسية شيخ سعيدة بلي شيخ سعيدة مولوية مولوي مقصد مولوي بلي. كرد نك جلال الدين مولوي بلي أوانا كرد زۆر تەقسیریان کردیە نەیان توانیە ئەو پیاوە مزنانە بە خەڵکی بناسێنن نەک هەر بە خەڵکی نەوەی نوێ ئەوانە باش ناناسی نازانی ئەوانە چێنە و چینە و چنینە کۆداری کورد مەفخەرەتی کورد تەریخی کورد ئەوانە نا حتا پیاوی سیاسی هەر لە شێخ سەعیدی نورسی شێخ سەعیدی پیرانەوە بگری شێخ عەبدولسەلامی بارزانی ئەوانەی قەدیم هەوڵیاندایە لەوەی ملەتەکەیان سەربەرز بیتن ڕابوون نەناو ملەتی کورد بەلێ پەیدا ببی یعنی ئەوانە هەموو پیاوی ئەهلی دین بووینە ئەهلی مزگەوت بووینە یعنی جێ ئەسەفە هەندە خەڵک بە ناوی چەپڕەوی بەرهەڵستی دین دەکا بەرهەڵستی تەریخی دین دەکا دەیانەوێ کورد لە ئیسلام بترازێنن تەبیعی ئەوە پیلانێکی گەورەی دوژمنی ئەو ملەتەیە دەیانەوێ ئیسلام کورد لە ئیسلام بترازێنن ئەگەر کورد لە ئیسلام بترازێ کورد مێژووی نامینێ ناتوانی بچتە ناو میلەتان یاڵا بزانم چ زانایەکت هەیە چ شاعیرێکی گەورەت هەیە بڕۆ بی بە ناو میلەتان نییە ئێستا ئەگەر کورد ئازابن ئەوانەی کە ڕۆشنبیرن خوێندەوارن با بچن مەلا ئەحمەدی جززیری بە ئینگلیز بناسێنن بە ئەمریکا بناسێنن وەڵڵاهی 100 کتێبی لەسەردا دەدین با بچن نالی مەحوی هەیە لە لای ما ئەوانە بە ملەتان بناسێنن ئەگەر ئازانە بزانە چەند کورد ناو دەدا چەند ملەتان شارەزا دەبن بە مێژووی کورد ئەسڵەن دێن مێژووی کورد و تاریخی کورد دەخینن ئەگەر بزانن ئەو پیاوە گەورانەی تێدا بووە بەس جێ ئەسەفە ڕۆشنبیرانی ما کە پێی دەرێن نوخبە ئیحتیمامیان بەوە نەدایە زیاتر لاسای ئەدیب و بیرمەندەکانی دەرەوەیان کردیە لەوان وابی ڕابوون و پێشکەوتن لەوەدایە ڕابوون و پێشکەوتن لەوەدایە ئەتود لە کەلتوری خۆت لە تەریخی خۆت لە ئەخلاقی خۆت لە دینی خۆت هەڵبقولەی شتەکی ڕەسەن دروستکەی نەک بچی شتی بێگانە بینی وەکو ئەو کەسانەی دەسن لە دەرەوە هەموو تشتێک دەینن لە دەرەوە بە پارەی خۆمان بەخینی ئەو ملەتە لێرە ئەوان پێدەوڵەمەند دەبن ئەم تو خۆت شتێک دروستکەی سناعەتی خۆت هەبی خوا ئەو خێر و بێرەی دایتە کوردستان بەخوای کەم وڵات هەیە لە دنیا ئەو خێر و بێرەی درایتێ ئەو خێر و بێرە ئەگەر بێت و ئیستەغلال بکرێ ئەگەر بێت و بەکاری بهینی بە عەقڵ و بە ئیرادە و بە عیلم بەڕاستی ملەتی کورد یا کوردستان بە قووەتترین ناوچە دەبی لەو منتیقەیە مخابن مامۆستا معلومەوەیەژی یعنی ئیرۆ شەبگیر و یێ ئەلمانی دخوازن بەرەوی میلەتێ مسلمان بۆی ئازادیە بناوێ ئازادیە وان بخاپینە بەرێوان bi fikr û efkarê çep û yê marksîsî û sosyalizmê berêwan veke înşallah muwafaq nabe. Cenab-ı Mamoste got di dîroka Kurda de tu İslamê derxe tiştekî Kurda namîne. Tiştek di destê wan dinamîne. Bi Kurdahî min fêr kir ji mamoste delê milletê Kurd bi İslamê ancak azad ve serfîraz bibe. Kurd bi İslamê serfîraz bibe. Arab jî Türk jî Farsî ve serfîraz. Yani dîrokavani qedîmî ava şanî daye. Ya Salahattin xaşperest derxistin. Hemû sînor û hudûd ji nava Müslümana rakirin. Di ferqa naveyna Kurd û Türk û Arab û Faris û Ecem û milletê de qet nema. Hemû ümmet bûn yek kes jî bû hemû millet. گۆر من ji mamoste fêm خۆی تشتێکی زۆر گرنگ و مهم هەیە ئەگەر بێت و ملەتی کورد یان تاکی کورد فکری لێ بکاتەوە تشتێک هەیە دائیمان دەیانەوێ هەندە مێژونووس تێکەڵی بکەن
تاريخي ترك، تاريخي دولة عثماني، تاريخي تركيا نوێ فەرقی هەیە. بەێ لەو ڕۆژیەوە کە ئیتحادی تەرەقی و ئەوانە پەیدا بوو لە تورکیا، جێ ئەسەفە هەندێک لە بیرمەند کوردەکان وەکو کۆک ئەلەپ و ساعاتی ئەوانە کورد بوون، چەپڕە بوون. ئەو وەختی ئەوانەش لەگەر ئیتحاد و تەرەقی ئیدعای تۆڕانیەتی دەکرد، تۆڕانیەت ئەلەوان پەیدا بوو، ئەوانە پشگیری ئەوانیان کرد. بەینەما یەکە چۆچی برایم بەجی ملی کە سوڵتان عەبدولحەمید حەفت لیوا حەفت عەسکەری ملی دامەزراند کە ئەرمەندەیان ویست دەوڵەت دامەزرێنن لە ناو کورد، عینی وەخت قەتل و عامەکی گەورەی کوردیان کرد. 5 لیوا لەو لیوایانە درای مستەفا بەجی ملی، یعنی ئەو گەورەترین دەسەڵاتی هەبوو لە منتیقەی کوردی. حتا دەلێتە سەفیری بەریتانیا دەلێ ئێوە زۆر بێ ئینسافن، کوێتێک ئەوەندەیە ئیمارەتە ئەنگۆ ئیعترافی پێ دەکەن، ئەمە ئەو دنیایەمان لە بەردەستە کوردین ئیعتراف بەمە ناکەن وەکو ئیمارەت. لە کورد خۆشترین تاریخی کورد، مێژووی کورد عموماً لەو منتیقەیە لە زمانی دەوڵەتی عوسمانی بووە. لە دەوڵەتی عوسمانی ئیمارەی بادینان هەمووە، ئیمارەی بەدرخان هەبووە، ئیمارەی سۆرانیش هەبووە. دائیمان وشتیتیان بینی ئەو ئیماراتانە و بینی سەڵتەنەی عوسمانی تێک بدەن، نەیەلن هەبی. بەڵام ئەتو تاریخی ئیمارەی بادینان حوسێن والی بخینی، تاریخی بەدرخان بخینی، ئەوانە پیاوی زۆر مەزن و گەورە بووینە. حوسێن والی کە ئەمیری بادینان بووە، خۆی پێیان دەگۆ حوسێن وەلی، چونکە دەیانگۆ ئەوە وەلی بوو، یعنی پیاوەکی ئەهلی خوای بوو. حتا کە ڕوومەکان لە قوبرس هجومیان کردە سەر موسڵمانان، سوڵتان ئەمری کردە حوسێن والی، گوتی هەڕە ئەتوو یارمەتیان بدە. 10,000 نەفەری کورد مسلح ئامادەی کرد چووە سەر بەحر. ئەوان لە حیاتی خۆیان بەحریان نەدیتە، سواری بەلەم و پاپۆر و ئەوانە نەبووینە. 10,000 نەفەری کورد سواری بەلەم و پاپۆری خراپ تێکچوو چوون لە بەرامبەر قودس لە ناو یعنی قوبرس لە ناو بەحر، لە ناو بەحر شەڕیان کرد لەگەڵ ڕوومیان شکاند و گەڕانەوە جێی خۆیان. بەدرخان عینەن ئەوها، بەدرخان سوڵتان هەر وەختەکی مشکلەکە باە خەبەری لۆ دەنات، 10,000 5,000 چەکداری حاضر دەکرد، دەچوو مشکلەکەی هەڵ دەکرد، دەگەڕاوە ئیمارەتی خۆی. یەک لە سوڵتانەکان پرس بە سەفیری ئینگلیز دەکا لە ئەستانەی، پێی دەڵێ ئێوە چۆن پێشکەوتونە ئینگلیز، پێمان بڵێت ئێمەش چ بکەین باشە. دەوڵەتی عوسمانی هەتا ئەمەش ئێوە دەڵێت دوو تش بکەن، یەکەمین ئەو ئیمارەتانە هەڵبەشێنن، ئیمارەت نەمینێ. ئەوە زۆر ئینسانێکی زیرەک و شارەزا بووە، زانیتی ئەگەر ئیمارەت هەڵوەشێتن دەوڵەتی عوسمانی هەڵدەوەشێ. دووەمین گوتی ئەو جەیشە ئینکشاریەی کە لە دەوڵەتی عوسمانی هەیە ئەوە شتێک بدات، جەیشەکی سوپایەکی نوێ دامەزرێنە. ئەو سوڵتانە زۆر عاقڵ نەبووە، حەز ناکەم ناوی بینم، یعنی هەستایە چووە ئەمری دەرکردێ کە ئیمارات نەمینێ. بۆیە بەدرخان لە ڕووی ڕاوەستا گوتی ئەمە هەڵناوەشێنین، ئەوە بوو ئەسیریان کرد و هینایان نەفی قوبرسیان کرد. لە قوبرسیش ئازایی خۆی بە دیاریە خست. سوڵتان عەبدولحەمید لە لەقەبی ئەمیر بەدرخان بوو، کردیە میری میران، ئەمیر الئومەرا لەقەبیدایە. نەقلی 200 نەفەریشی هەبوو لە قوبرس کە چووە شام، نەقلی شامی کرد، 400 نەفەریدایە بە موچە و بە معاش و بە هەموو تشتەوە. یعنی قەدری گرگۆتێ ئەسیرتان کرد وەکو ئەمیر بیهینە ئیستانبولی، نەک وەکو ئەسیر بیهینن. ئەوە قەدری کورد بوونە ناو دەوڵەتی عوسمانی. بەڵام کە دەوڵەتی عوسمانی ڕووخا، کوردیش لەگەری ڕووخا.
دست خوش مامۆستا خدا جۆرازی بم مامۆستا بڕاستی ئەم لە ناوا خەزیناکێ ڕونشتنە ینی کتابخانەوە gelek dewlemend elhamdülillah çend hezar kitap têdane yani li gor texmînê we وەڵا تەخمین نییە ئەمە کتێبەکانمان هەموو لەناو کۆمپیوتەر هەیە ئەمان نزیکەی لە بینی چل هەتا 45,000 عینوان کتێبمان هەیە بە عەرەبی بە کوردی بە ئینگلیزی بەڵام خۆمان ئەوی پەخش و بڵاومان کردیتەوە وەکو ئینتشارات 1400 کتێبمان تقریبان بڵاو کردیتەوە بە کوردی بە عەرەبی هەندە جار بە ئینگلیزیش بڵاومان کردیتەوە بەس کەمە بە ئینگلیزی cenabê we çend kitêb çap kiriye ناڵێم 1400 کتێب تقریبان بڵێ çap kiriye belê mamoste di ragihandina şûra Kurd rola xwendinê ji xwe we behs kir yanî boy cilweyê nû çi şîretê we hene بنێ وەڵی ئەمە لێرە لە زۆر لە سیمینارەکان و لە نەدوەکان و کۆبوونەوەکان لێرە لە دەرێ لە هەر مناسەبەکی ئەمە قانونەکەیە هەر ملەتێک ئەگەر بخینی بە پێش دەکەوی ئەساسی هەموو شارستانیەتێک حەزارەتێک خوێندنە یعنی تۆ ئەگەر بتەوێ بتانی فەبریکەی دابنەی بە خوێندن دەتانی ئەو پرۆژەیە دابنەی بتەوێ کشت و کاڵ و زراعەت لە وڵاتی خۆت بە پێش بێخی ئەوە بە کتاب خوێندن دەبیتن دەبی ئەو کتابانەی کە نووسرایە لەسەر زراعەت و لەسەر مەشروعی زراعی و پێشکەوتن ئیلا بە کتاب و بە خوێندن دەبیتن هەموو بوارێکی علم زانست لە ناو کتابدا هەیە هەمووستە ببوورە دخوازم پەرانتێزێک لێرێ بکەم شخوا جەنابێوەژی بەلکی بینە زمان خوێندن پڕ موهیمە بەس خوێندنە پارا خوداژی تێتونە بە بە پێشڤەچوون دیشێ نابە چونکی خدا عەزەوەجەل دەبێژە ئەقرا بەس دەبێژە بی ئیسمی ڕەبیکە یعنی یا بناوێ خدا موفیدە بەێ یعنی خۆی زۆر ئەمە سوپاست دەکەم کە ئیقرا من بە بیرهیناوە ئەمە ئەو دانیشتنەی ئەو بەرنامەمان مەزاری ئەوەی تێدا نییە ئەمە ئێستا ئەوەندەی ئەمن کە دەزانم لە عولەمایان بیستیتم لە پیاوی زانا لە هەموو بوهارێکی معنای ئیقرا دوایی بیسمی ڕەبیکە چییە تەبیعی ئەوە خۆی لە خۆیدا عیلاج و چارەسەری نەخۆشی هەموو ملەتانە ئیقرا بیسمی ڕەبیکە یعنی خۆی ئەو موفیدە کاتی کە تۆ دەخوینی هەر کارێک دەکەی دەبی مەبەستت ڕازیکردنی خوابی نەک ئەتوو بڵێ ئەمن پاڵەوانم ئەو موهیمە ئەمن 100 کتێبم نووسە 50 کتێبم نووسە بەس لەوەی کتاب دەنووسی فکر لەوە ناکەیەوە ئەو کتابە ئایا لە بەرژەوەندی لە خزمەتی خەڵکدایە لە خزمەتی ملەتەکەتدایە ئایا خوارازی دەبی لەو ئیش شولەی تۆ کردیتت بۆیە ئینسانی ڕۆشنبیر ئینسانی کاتب ئینسانی بیرمەند کاتی دەنووسیتن کاتی حتا شعرێک دەخوێنیتن قەسیدەک دەخوێنی دەبی هەدەفی ئەوە بیخوای ڕازی بکا لە خۆی کە خوای ڕازی کرد ئەو کارەیوی کارێکی تەواوە کارێکی ڕاستە کارەکە شتی لێ پەیدا دەبیتن کە بە حکومە عیبادەتش بەلێ کە خوات لە خۆ ڕازی کرد معناوەیە ئەتوو ئەوە عیبادەتە خوێندنەکە دەبتە عیبادەت ئینسانی کاسب لە بازار کە کەسابەت دەکا ئەگەر هەدەفی لەوەی بە حەڵالی کاسبیەکەی بکە عیبادەتی بۆ حیسابە بیرمەندی شارەوە کاتی کە دەخوێنی کاتی کە دەنووسی هەدەفی ئەوە بی ئیسلاح بی سوود بە ملەتەکەی خۆی بگەینیتن خوا لە خۆ ڕازی کاتن بە عیبادەت لە بۆی حیساب دەبیتن عیبادەت لە ئیسلامدا لەگەر ژیان یەکتری ئەو هادەگرن ناتوانێ عیبادەتی لە ژیان بترازێنی عیبادەت و ژیان لە ئیسلامدا چوینەوە ناو یەک وەک نەینۆک و گۆشتەیە بەێ بەێ خەدیجوەڕازی بە مامۆستە دەمامەژی هەندێک مایە ئەسخوازم vê pirs bikim jixwa me temaşe jî kir ji xeyrî firotinê yanî ji xeyrî bê pere
وەک کۆمبوون و سەمینەر و کۆنفەرانس لەڤێرێ تێن کردن یاننا ئەو یەک یا دووداژی ji غەیری wî ji bo lêkolîn û xwendinê kesek yanî xwendekar, lêkolîner, bîrmen, mutefekir tên lêrê ziyaret dikin. لێرە لەسەر چەند ئاستەچی ئەو کۆبوونەوانە دەکرێت یەکەمینیان ئەو پیاوە مەزنانە ئەو خەڵکانە کە لێرە کتاب لە لایمە چاپ دەکەن ئەمە بڵاوی دەکەینەوە بە ناوی تەفسیر ئەوانەی داوت دەکەین دێن ئەو کتابە کە نوێ تازە دەرچووە لێرە باس لەو کتابە دەکا هەدەفی ئەو کتابەی چییە بە خەڵکی تێدەگەینی مەبەست لە دانانی ئەو کتابەی چییە چە دەبتە گفتوگۆ مناقەشە لەگەر ئەو خەڵکەی لەسەر ئەو کتابە دوایی ئەو کتابە پێشکەش دەکاتە ئەو خەڵکەی کە لێرە دانیشتینە ئەگەر پیاوەکی متەمەکن بیتن ئەوە تەبیعی هەر بە خۆڕایی وەکو دیاری وەکو ئەرمەغان پێشکەشیان دەکا ئەگەریشنا بە پارەیەکی کەم دەیاندا تێ هەدیەی دەکا ئەو دانیشتنانە دانیشتن هەیە مەسەلەن ئەمە هەفتەی جارێک یەک لەو بیرمەندانەی کە هەموو شۆیمە دەکەن دێنە لایمە داوەتیان دەکەین دەڵێن لەسەر مەوزوعە قسەی بکە دێ قسەی دەکا لێرە 20 نەفەر لە پیاوی تێگەیشتی و ڕۆشنبیر جحێلی خیندەوار حاضر دەبن گفتوگۆ دەکرێتن ئەوە بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری ئاستی خوێندن ئاستی هەوڵدان لە بۆ تێگەیشتن ناو میلەتەکەمان زیاد بکەین ئەوەی تەفسیر خۆی دەیکا غەیری ئەوەی دەبینی جیهەتێک کۆمەڵک قوتابینە خیندەوارن لە کۆلێجەکان لە دانیشگاکان لە دەرەوە لەبەروەی ئەگەر بچنە ئەو ئوتێل و ئەوانە پارەکی زۆریان دەوێت لێیان ئەوانیش پارەیان نییە ئەمە ڕێماندایە لێرە هەر بە خۆڕایی وەرن لۆ خۆتان دانیشتنی خۆتان بکەن خوێندنی خۆتان بکەن لێرەش دەبینن زۆر جار خۆزگە یعنی لێرە دەبن ڕۆژێ خەڵکەکی زۆر بەلێ دادەنیشن لێرە دەخوێنن خزمەتیشیان دەکەین مامۆستا خەدا تەوفیقەوە بدە ئینشاءڵڵا و کارێکی زۆر جوان بۆی میلەتێ کورد و میلەتێ مسلمان هەمویان بۆی کورد و عەرەب و تورک و فارس برایمە و بۆی وان ئامادە کردیە دەوڵەمەندیە کە بۆی باژارێ هەولێر و بۆی هەموو کوردستان و عێراقێ ئەمژی بۆی وە دەریە خۆشمەڕەڤە کرد ئەv دەوڵەمەندی ئەم ئاگاهدار بوون ئەمژی سەر ناوێ نونەر و خەباتکاری تەلەڤیزیۆنێ جارێکە دێ سپاسیە خۆ پێشکەشی جەنابێ وە دکەن خدا موفق کە ئینشاءڵڵا ئەv خەباتەوە ببە نمونە بۆی میلەتێ دیژی بۆ ئەوژی لە هەرێمێ خۆ vê xebatê amade bikin bi rastî gelek tiştê hê mêj we pirs bikira hebû bes dema boî bernama me hatibû veqetandin bi dawî bû xweda ji we razî be em spasdarin teşekkûr ئەوە واجبە یاخۆ بەخێر بێن xweda ji we razî be ئەو نەخرەکردنەی ئێوە ئەو بەهایی ئێوە لە بۆ مەکتەبەی تەفسیر هانمان دەدالەوەی ئەمە زیاتر هەوڵ بدەین ئینشاءڵڵا جارێکی دی کە هاتن دەبینن ئێرە زیاتر پێشکەتیە زیاتر گەشەی کردیە بە حەول و قووەتی ئینشاءڵڵا خەباتی ئیسلامی کی بکە کاری me hemûya dike yanî şolê me hemûya dike belê temaşavanên hêja em li Kurdistana Iraqya başûr li paytextê wê li bajarê Hewlêr mamosta Hecî Muxlîs Yunus Mustafa em li pirtûkxana wî ya tefsîrê yanî kitapxana tefsîrê ya di Iraqê de herî mezintirîn bi mamosta re bi xwediyê pirtûkxanê re me di derbarê xebatê wî di derbarê milletê got têne vir ziyaret dikin ciwanê got ji bo xwendinê tên hem kitêba distînin hem jî dixwînin me wekî we jî şopan me pê re hevpeyvîn kir lê em hatin dawiya bernama xwe dema ji bo me hatibû veqetandin
بداوی بو ام جی هولر يعني جي اربيلي برنامج خوا بداوی دکن حتی هفگیشتنا برنامج كيدي تنگي وتعاليه نبينن امانتي خدابن السلام عليكم ورحمة الله وبركاته